گفتوگۆی زیاتر دەکەم لەبارەی سەردانەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەمریکا بەڕێز بژار تەها خەلیل شارەزای سیاسەتی نێودەوڵەتی لە ستۆدیۆکانی سلێمانی کوردستان 24 لەگەڵما. کاک بژار زۆر بەخێر بێ بۆ کوردستان 24. خوێندنەوەیەوە چییە بۆ سەردانەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەمریکا لەم کاتەدا؟ ئێوارەتان باش، ئێوارەی بینەرانی بەڕێز باش. لە ڕاستیە هەموو سەردانێک، هەموو یەکتربینینێک، هەموو گفتوگۆیەک کە ڕوئەیات و گوزارێت ئەمانە شتی باشن، لێکەوتەی باشیان لێکەوێتەوە. بەڵام ئەبێ بزانین تەوقیتەکان لە چ کاتێکایە و چۆن لێکەوتەکان لە چ کاتێکە ئەکەوێتەوە. ئەوەی کە هەیە لە کاتی ئێستا فشارێکی زۆر هەیە لەسەر کیانی کوردی لە کوردستانە و لەسەر ئەو حکوومەتی کە ناوی حکوومەتی کوردستانە کە ئەمە بۆتە ئەمریکی واقع لەسەر ناوچەکە. ئەم ئەمرە واقعە بەرهەمی ڕاپەڕینی ساڵی 1990 کە لە مانگی سیا لە حوتی سیایا دەکرێتەوە و بەرزڕایەگرین. ئەمە بەرهەمی ماندووبوون و قوربانیدانی چەند ساڵەی گەلی کووردە کە هەر لە سەرەتای پەنجاکان و شەستەکان و لە سەرەتای پێشووتری ئەویشەوە شۆڕشی کوردی هەبووە و بەرهەمەکەی گەیشتووە بەمەی کە ئێستا هەیە. ئەمە بە ئاسانی دەست نەکەوتووە و پێم وانییە بە ئاسانیش کورد بتوانێت ئەمە لە دەست بات، چونکە ئەمە بەرهەمی خوێن و قوربانێکی گەورەیە. لە ئێستا تێکۆشانەکان گۆڕاوە، لە ئێستا تێکۆشانەکان زیاتر تێکۆشانی دیبلۆماسیە و ئەم لیقاعاتانی کە لەسەر مستەوای سەرۆکایەتی حکومەت یاخود لەسەر مستەوای وەزیری دەرەوەی وڵاتان یا لەسەر مستەوای بازرگانەکان لە پرۆتۆکۆل و لە مؤتەمەرە دەولیەکانە کە خەتی بازرگانی کە ئەمڕۆ با بڵێن شادەماری اقتصاد لە جیهانە کاریگەری خۆی هەیە و پێم وابێ کەم تا زۆر کوردیش لە بواری اقتصادا کاری باشی کردووە و توانیوێتی لەگەڵ چەندین کۆمپانیا و شەریکاتی گەورە عقد ئیمزا بکات و ئەم عقدانەش بە ئاسانی هەڵناوەشێتەوە. باشە کاک بژار، گوتت کە دەبێ بزانین کە لێکەوتەکانی ئەم سەردانەکەی دەرەکەوێت. خۆتان دەزانن ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بەردەم کۆمەڵێک گۆڕانکاریدایە. پێتان وایە لێکەوتەکانی ئەم سەردانە و ئەم یەکتربینینە لەگەڵ وەزیری دەرەوەی ئەمریکا کەی دەردەکەوێت بۆ هەرێمی کوردستان؟ بە بڕوای من لە دنیای سیاسەتا دۆستی دایم و دوژمنی دایم نییە. لەبەرەوە من ناتوانین بڵین فلانە کەس یا فلان وڵات دۆستمانە یان دوژمنمانە. لە دنیای سیاسەتا هەمیشە بەرژەوەندی دایمی هەیە. بەرژەوەندی اقتصادیەکان من بۆیە پەنام لە قسەکانمە باسی پێشینە تێکۆشانەکەی کوردم کرد و دایمەش گەڕام و دوای ئەوەش گەڕامەوە سەر مەسەلەی اقتصاد. سیاسەت و اقتصاد دوانەیەکن ناتوانن بەیەک هەڵبکەن و ناتوانن بەیەک ڕەوت بکەن. یعنی ئەبێ هەمیشە سیاسەت لە پاڵیات اقتصادێکی محکەمی هەبێ و اقتصادی محکەمیش سیاسەتێکی محکەمی هەبێ. ئەمە لەسەر مستەوای با بڵێن دەرەوەی کورد ئەبێ ئەم سیاسەتە بەو شێوەیە ئەڕوات. بەڵام لەسەر مستەوای ناوخۆی کوردیش تۆ ئەگەر متابعەی قسەکانی وەزیری خارجی ئەمریکی بکەی باسی لە یەکبوونی کورد خۆشی کرد. ئێمە ئەگەر لەسەر مستەوای دەرەوە هەر چۆنێک دەستکەوتمان هەبێ ئەگەر لە ناوخۆی کووردا لە ناو ماڵی کووردا یەک نەبین، پێم وایە ئەمەش بۆ خۆی قۆرتێکی کە ئەهێنێتە بەر یاخود ئاستەنگێکی کە ئەهێنێتە بەردەم ئەو تێکۆشانە ئەو خەباتە ئەو بەرەو پێشچوونە. باشە کاک بژار، ینی بەست لە قسەکانی بلێنکن کرد، ینی ئەو بە سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان دەڵێ کە ئێمە پشتیوانی لە حکوومەتە خۆراگرەکەتان دەکەین. تۆش گوتت کە هەرێمی کوردستان لە ژێر گوشارێکی زۆردایە، چ لەلایەن عێراقەوە چ لەلایەن وڵاتانی هەرێمی و وڵاتانی دراوسێی عێراقەوە. ینی خۆتان دەزانن لە هێرشەکانیان لە موچەبڕکردنی هەرێمی کوردستان و بڕینی قوتی فەرمانبەران. باشە با باسیەوە بکەم کە مەبەستمە بڵم ئەم هەرێمە خۆڕاگرە چەند گرنگە کە توانیوێتی لەنێو ئەم هەموو ئاڵنگاری و ئەم هەموو کێشانەدا خۆی بهێڵێتەوە. ئەمە تا چەند گرنگە بۆ ئەمریکا کە خۆی بە پارتنەری هەرێمی کوردستان دەزانێت؟ ئەزانی مشکلەکە لەوایە ئێمە چارەسەری کێشەکانمان تەنها لە ئەمریکا نین. چارەسەری کێشەکانمان بە دەرەجەی کەمی لە ناو خۆمانایە. خۆڕاگری لە بەرامبەر ئەو هەموو ئاستەنگیانەی کە هەیە بەرز هەڵەسەنگێنرێت. ئەمە ناتوانین گاڵتە بەمە بکەین.
بەڵام لە ڕاستیشە ئەوان دوژمنانی کورد با بڵین ئێمە نەکبەتی کورد لەوایە کە چواردەورە دراوە بە کۆمەڵی دوژمنی شۆفێنی جاتە چه شۆفێنیزمی فارسی بێ یا چه شۆفێنیزمی تورکی بێ یاخود چه شۆفێنیزمی عەرەبی بێ بەڵام لە بەرامبەر ئەمە کورد بۆ خۆی تا ئەم دقەیە نەیتوانیوە بیر لە تەیارێکی شۆفێنیتی کوردی خۆی بکاتەوە یان با بڵین مەسئلەی ئەمنی قەومی کوردیمان تا ئێستا بە هەند کار لەسەر نەکردووە ئەمە کەم کورتیەکە لە ئێمەکە هەیە و دوژمنەکانمان هاتوون دەستیان بردووە بۆ شتێک کە بەڕاستی وەتەرێکی حساسە مەسلەی قوتی خەڵک یعنی من ناتوانم پشتگیری لە نەبوونی نانی ماڵە هەژارێک نەکەم ناتوانم بڵێم ئەمە با فەرامۆشکەین نەخێر ئەمە کارێکی زۆر گرنگە کارێکی بێ ئەملا و ئەولا مافێکی بێ ئەملا ئەولای هاوڵاتی کووردە کە داکۆکی لە نانی خۆی بکە بەڵام گرنگ ئەمانە گرنگی لەمایەکە لەکوێ ئێمە ئەم داکۆچی ئەەکەین و چۆن ئەم داکۆچی ئەەکەین و چۆن پەنابین بۆ چ هەڵبژاردەیەک لە بەردەستمانە لە بەرەوەی کە بتوانین هەم کیانەکەی خۆمان بپارێزین وەکو کیانی کوردی و هەمیش میلەتەکەمان ڕەشوڕوت و برسیتر نەکەین لە ئێستا. دەستخۆش سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بەڕێز بژار تاها خەلیل شارەزای سیاسەتی نێودەوڵەتی ڕاستەوخۆ لە سلێمانی لەگەڵم بووی.